من سلمان کۆچەری کوڕی شەید عەبدوڵڵا کاکەمەلا کاندیدی ژمارە 11 لەسەر لیستی کۆمەڵی دادگەری 147 بازنەی سلێمانی بە کالۆریۆسم لە یاسا و بە کالۆریۆس و دیپلۆم باڵام لە زمانی ئینگلیزیدا هەیە و 16 ساڵ ئەزمونم لە بواری پەروەردە و کاری ڕۆژنامەوانیدا هەیە. هاوکات کاری ڕاوێژی یاسایی بۆ گەنجان و لاوانی پەنابەر لە هەندەران دەکەم و ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم. دەمەوێت لە داهاتوودا ببمە چاودێر بەسەر حکوومەت و دام و دەستگاکانیدا و داکۆکی لە مافی کرێکاران و مامۆستایانی وانەبێژ و ژینگە پارێزەران دەکەم. هەروەها بە پرۆژەی یاسایی هەوڵ دەدەم پێدانی قەرزی بانقی و سلفەی زەواج بۆ گەنجان و لاوان بکەمە کردار و هەمیشە لەبەرەی خەڵک و مەزلومان دادەبم.